بۆ خۆ تووشی کەسێکی کورد کرد و هاوسەرگیریت لەگەڵ سوێدیەک نەکرد تا ژیانێکی ئارامت هەبوایە. بۆ خۆ تووشی کورد و کوردستان کردووە. لە وەڵامدا دەیگوێت من ڕازیم و ئەوە بڕیاری خۆمە. ئەگەر تەمەن بگەڕێتەوە هەر تۆ هەڵدەبژێمەوە. زۆر جار باسی ئەوەمان کردووە کە ئەگەر من پێش ئەو بمرم یان ئەو دەیگوێت ئەگەر من پێش تۆ بمرم. بەڵام پێم خۆش بوو کە ئەو پێش من کۆچی دوایی کرد، چونکە من بەرگەی نەبوونی ئەو دەگرم. زۆر جار کە تووڕە دەبوو دەیوێت دەزانم تۆش دەتەوێت واز لە من بهێنی و ژنی کورد بێنی وەک هاوڕێکانت ژنی دووەم بێنی. بەبەستی لەو سەرکردە کوردانە بوو کە ئەو لە شاخ لەگەڵ ژنەکانیان هاوڕێ بوو، بەڵام لە شار وازیان لێهێنان و ژنی تریان هێنا. ئەمە گێڕانەوەی ژیانی ژنێکی سوێدیە کە هاوژینی یەکێک لە سەرکردە دیارەکانی بزوتنەوەی کوردستانە کە سەرەڕای بێوەفایی سەرکردەکانی شۆڕش لە ئاستیدا نەک لە خزمەتکردنی بزوتنەوەی کوردستان پەشیمان نەبووە، بەڵکو پاش مەرگیشی خزمەتەکانی بەردەوامە. ئەگنێتا پێشمەرگە سوێدیەکەی شۆڕش. ناوی تەواوی ئەگنێتا کلینگە لە 16 فێبریوەری ساڵی 1943 لە شاری ستۆکۆڵمی پایتەخت لەدایک بووە. دایک و باوکی لە بنەماڵەی ئەریستۆکراتیەکانی سویدن. باوکی دایکی بازرگانێکی گەورە بووە لە شاری گۆتۆبۆری. لە ساڵانی 60ەکان کە کۆچی دوایی دەکات لە میراتەکەی نزیکەی 20,000 کرۆن لەگەڵ هەندێک پشکی بازرگانی بەر ئەگنێتا دەکەوێت. باوکی بەڕێوەبەری کۆمپانیایەک بووە، هەر بۆیەش کە منداڵ بووە لە ماڵەکەیاندا خزمەتکاریان هەبووە و تا گەورەش بووە کاری نەکردووە. لە تەمەنی 4 ساڵیدا چۆتە باخچەی ساوایان. دوای تەواوکردنی خوێندنی ئامادەیی بۆ ماوەی ساڵێکیش بەشی سکرتاریەتی بۆ کاری سکرتێری خوێندووە و دیپلۆمیشی لە بواری ئابووری و بازرگانیدا بەدەستهێناوە. زمانەکانی سویدی، ئینگلیسی، ئاڵمانی و ئیتالیش بە باشی زانیوە. لە تەمەنی 20 ساڵیدا دایک و باوکی لە یەک جیا دەبنەوە، پاشان دایکی دووچاری شێرپەنجە دەبێت. بۆیە ئەگنێتا مەجبور بووە دەست بەکارکردن بکات. یەکەم کاریشی لە بەشی تۆمارکردنی زانکۆی ستۆکۆڵم دەبێت. ساڵی 1966 لە زانکۆی ستۆکۆڵم لە بەشی وەرگرتنی خوێندکاران کار دەکات. هومەر شێخموس کە گەنجێکی خەڵکی ئامودای ڕۆژاوای کوردستانە لە لەندەنەوە دەچێتە زانکۆی ستۆکۆڵم. بۆ تۆمارکردنی ناوی خۆی لەوێ ئەگنێتا نووسراوەکانی لێوە ناگرێت، بەڵام دواتر لە ڕێگەی هاوڕێیەکەوە بۆ ئاهەنگێک داوەت دەکرێت. لەوێ یەکتر دەبینن و لێرەوە یەکتر ناسینیان دەست پێ دەکات. جوانی، تەبیعەتی زۆر باش و هەڵسوکەوتی جیاوازی ئەگنێتا، هەروەها جلەبەرکردنی جیاواز و ڕێکپۆشیەکەی کوڕاکوردەکەی ئامودا هۆگری خۆی دەکات و بەمەش ژیان و خۆشەویستیان بۆ یەکتر 50 ساڵ دەخایەنێت. ساڵی 1974 بڕیار دەدەن هاوسەرگیری بکەن. بۆ کاروباری هاوسەرگیریەکەیان دەچنە دادگا و بۆ شەوەکەی کوردەکانی سوید بە بەشداری هاوڕێکانیان ئاهەنگێکی تایبەتیان بۆ ساز دەکەن. هەر لەو شەوەدا و لە دەستپێکی ژیاندا شێخموس پێی دەڵێت تۆ حسێبی ئەوە مەکە تا سەرپێکەوە بژین. من چەپم. نازانم بەیانی لە چین یاخود لە کووبا خەبات دەکەم یان بۆ کوردستان دەگەڕێمەوە. لە وەڵامدا ئەگنێتا دەڵێ بە هەموو شتێکی تۆ ڕازیم، تەنانەت بەوەش کە ڕۆژێک لە ڕۆژان بێت و بچین لە شاخەکانی کوردستان ببین بە پێشمەرگە و لە ناو ئەشکەوتدا بژین. ئەگنێتا پێش ئەوەی هاوسەرەکەی بناسێ ناوشەی کوردی بیست بوو، نە هیچ شتێکی لەسەریان دەزانی. بۆیە دەڵێ لای من وابوو کورد هەمووی سواری ئەسپن و خەنجەر لەبەر پشتیاندایە، بەڵام هومەر نە ئەسپی هەبوو نە خەنجەر. هومەر شێخموس بە ئەگنێتا دەڵێت دەتوانی پاشناوەکەی خۆشت هەر بهێڵیتەوە، بەڵام ئەگنێتا قبولی ناکات و پاشناوی شێخموس هەڵدەبژێرێت. ئەگنێتا دەڵێت دوای ئەوە هەرچەند زمانەکەشم نەدەزانی لە کۆبوونەوەی کوردەکاندا ئامادە دەبووم و بەشداریم لە خۆپیشاندان و بۆنە نەتەوەیەکانی وەک نەورۆز دەکرد. فێری هەڵپەڕکەی کوردی بووم و لەگەڵ چەند هاوڕێیەکی سویدی لە هەڵپەڕکێکاندا بەشدار دەبووین. ساڵێک دوای هاوسەرگیریەکەیان هاوسەرەکەی دەبێتە ئەندامی دەستەی دامەزرێنەری یەکێتی نیشتمانی کوردستان، هەر بۆیە لە ساڵی 1979 دەگەڕێتەوە بۆ کوردستان. بەنیاز بووە تەنیا 3 هەفتە بمێنێتەوە، بەڵام 6 مانگی پێدەچێت. ئەگنێتا دەڵێ لەو ماوەیەدا تووشی دڵڕاوکەیەکی زۆر هاتم. لەو کاتەشدا زۆر لە سیاسی و ڕۆژنامەنووسەکان پەیوەندیان پێوە دەکردم و پرسیاریان دەربارەی بارودۆخی سیاسی ڕۆژهەڵات و باشووری کوردستان لێ دەکردم.
کاتێک عومەر گەڕایەوە بۆ سوید و وتی ئیتر ناگەڕێمەوە بۆ کوردستان، بەڵام دوای چەند ڕۆژێک بۆچوونی خۆی گۆڕی و وتی دەبێت بگەڕێمەوە بۆ کوردستان. منیش ئەم جارە وتم بڕۆیت لەگەڵ تا دێم. سەرەتا وتی نابێت شتی وا بکەیت، بەڵام من پێداگریم کرد و وتم تۆ بڕۆیت منیش دێم. لە دوایدا تێگەیشت کە سوورم لەسەرم بڕیارە، بۆیە ڕەزامەندی دەربڕی. دەستپێکی ساڵی 1970 بڕیارمدا لەگەڵی بڕۆم و هەموو شتێک لە سوید بەجێ بهێڵم. پێش ئەم سەفەرەش بۆ ماوەیەکی درێژ لەگەڵ هومەر بەشداریم هەبووە لە کارە سیاسیەکاندا. ئەم جارە دەمویست بەکردەوە بەشداری بکەم. گەلی کورد چەندین سەدەیە بە شێوەیەکی زۆر خراپ دەچەوسێنرێتەوە و چەندین جار بێهومێت کراوە. هەر بۆیە بە بۆچوونی من خەباتکردن لە پێناوی مافەکانی گەلی کووردا مەسەلەیەکی گرینگە. بۆم سەفەرە ڕۆژانە کاتژمێرێک تەرخان دەکەن بۆ فێربوونی زمان. هومەر شێخ موسی هاوسەری بۆ ماوەی 3 هەفتە وانەی کوردی فێر دەکات. دوای دەڵێ بەسە. ئەگنێتا دەڵێ دەترسا لەوەی زیاتر فێر ببم. لە پێناوی سڵامەتی من نەیدەوی زیاتر تێبگەم. نەیدەویست بە تەواوی لەو مەترسیە گەورانەی ڕوبەڕوومان دەبێتەوە تێبگەم. چونکە ماوەکە کورد بوو بۆ فێربوونی زمانێکی تازە، بۆیە نەمدەتوانی بەباشی بە کوردی بدوێم و تێبگەم. لە ساڵی 1970 کە لە سویدەوە بەڕێدەکەون، سەرەتا دەچنە دیمەشقی پایتەختی سووریا و مۆڵەتیان پێدەدرێ هەفتەیەک بچنە ماڵە باوان. هەر بۆیە ئەو هەلە لەدەست نادەن. ئەگنێتا دەڵێ کاتێک گەیشتینە ئامودەیەک گەشتبینیەکی زۆر و بێڕادە ڕووی هومەریدا پۆشی بوو. لە دەوروبەری خۆم کە سەیرم دەکرد شتێکی تایبەت لەم شارەدا نییە کە سەرنج بۆ لای خۆی ڕاکێشێت، بەڵام بە دڵگەرمی و دڵخۆشی هومەر دڵخۆش بووم. لەو سەفرەدا بنەماڵەکەی ڕێزێکی زۆر لە ئەگنێتا دەگرن و بەمەش زیاتر دڵخۆش دەبێت. دواتر کە دەگەنە ئێران بەرەو کوردستان بەڕێدەکەون. کە دەگەنە مەهاباد جلەکانیان دەگۆڕن و جلی کوردی لەبەر دەکەن. تا سەردەشت و بێوران بە ئۆتۆمبیل دەچن، پاشان بە پیادە. سەرەتا ئەگنێتا هەر سوور دەبێ لەسەر ئەوەی ئەویش بە پێ ڕێگە ببڕێت، بەڵام ئەو سواری وڵاغ دەکەن تا دەگەنە خڕی ناوەزەنگ. هاوکات تازە شێرۆ ئیبراهیم ئەحمەد هاوسەری مامجەلال چوو بووە شاخ. هەر بۆیە مامجەلال کە بیستبووی ئەگنێتا دێت لە پشت خانووەکەی خۆیان خانوویەکیان بۆ دروست دەکات. لێرەوە داستانی ژیانێکی جیاواز دەست پێ دەکات، هەر لە یەکەم ڕۆژی گەیشتنی بۆ ناوزەنگ تا 2 مانگ ئەژنۆکانی تووشی ژیان دەبێ. لە کاتی جل و قاپشتندا دەبوو بە هەڵتروشکانەوەدا بنیشێت، هەر بۆیەش ئەوە بۆ ئەگنێتا زۆر سەخت دەبێت. لەو کاتەشدا هەر 5 ژن لە شاخ دەبن کە ئەوانیش هێرۆ ئیبراهیم ئەحمەد، نەرمین عوسمان، ڕووناک شێخ جەناب، نازەنین عوسمان و پاکیزە خان دەبن. سەرەتا لەگەڵ هێرۆدا هاوڕێیەتی دروست دەکات، دواتر ڕۆژ بە ڕۆژ پەیوەندی لەگەڵ ئەوانی تر ساز دەکات. بووکەکەی ئامودا بڕیار دەدات ببێتە پێشمەرگە، بۆیە لەلایەن نوشیروان مستەفاوە کە بە زمانی ئەڵمانیش قسەیان دەکرد فێری بەکارهێنانی چەک دەبێت و وەک یەکەم ژنی بیانی لە ڕیزەکانی شۆڕشی کووردا دەبێتە پێشمەرگە و نازناوی تارای بۆ هەڵدەبژێرن. ئەگنێتا بەم شێوەیە دیمەنی ژیانی شاخ وێنا دەکات. ئێمە لە ناو چادر یان ژوورێکی قوڕ دەژیاین. شوێنەکەمان تەسک بوو، زۆربەی بارەگاکان حەمامی بچووکیان لە بەرد و قوڕ دروست کرد بوو. خۆمان ئاومان گەرم دەکرد و چواردەورمان پڕ بوو لە ڕشک، ئەسپێ، دووپشک، مشک و مار. کە شەوان دەنووسین دەمانچەکانمان لەژێر سەرینی خۆماندا دەنا. خواردن کەم بوو. ڕۆژانە یەک جانانمان دەخوارد، زۆربەی جارەکانیش نان و نیسک یان برنج بوو. گۆشت نەبوو. مانگی یەک جار دەستمان دەکەوت یان نا. بەڵام ئاو زۆر بوو. ئاوی سارد و خۆش لە ڕووبارەوە دەهاتە خوارەوە. هەر بۆیە بەلامەوە تا ڕادەیەک ئاسان نەبوو، بەڵام ژیان لەوێ زۆر سادە و ساکار بوو. لە شاخدا پەیوەندیم لەگەڵ قادر خەبات زۆر باش بوو. دەمانتوانی بەبێ کێشە زیاتر لە یەک کاتژمێر بە یەکەوە قسە بکەین و لە یەکتریش تێبگەین، من بە سوێدی و ئەو بە کوردی. زۆری شێژم لە گفتوگۆکەمان وەردەگرت. هەروەها پەیوەندیم لەگەڵ کاک نوشیروان مستەفا زۆر باش بوو. ناوبەناو کە دەچوو بۆ بەسەرکردنەوەی بارگاکان لەسەر شاخەکان گوڵی سروشتی جوانی بۆ دەهێنام. ئەمەم زۆر پێخۆش بوو، وەکو دیاردەیەکی شارستانی لەو کاتەدا سەیرم دەکرد. دکتۆر کەماڵ خۆشناویش وەک برایەک وا بوو، ناویشم نابوو برا گەورە. بە دکتۆر خدر مەعسوومم دەوت برای بچووک و ناویشم نابوو سپیدی گۆنزالیس کە کاراکتەرێکی فیلمی کارتۆنیە و خێراترین مشکە لە مەکزیک. بۆیە ئەم ناوەشم لێ نابوو چونکە هەموو کارێکی بەپەلە و بە خێرایی دەکرد. خێراشنانی دەخوارد. پەیوەندیم لەگەڵ ڕووناکخان و مەلابەختیار و لەگەڵ نەرمیخان و شێخ دارۆش زۆر باش بوو. هەروەها لەگەڵ هێرۆخانیش 2 هاوڕێی نزیک بووین.
لەگەڵ مام جەلالیش پەیوەندیمان باش بوو، کەسێکی قسە خۆش و خۆشمەشرەف بوو. لە سەرەتادا ئەوەندە جدی نەبوو، بەڵام وردە وردە پەیوەندیمان قوڵتر بوو. ئەگنێتا لە شاخدا لەگەڵ هاوڕێژنەکانی ڕێک دەکەون ئەم فێری زمانی ئینگلیسیام کات و ئەوانیش ئەگنێتا فێری زمانی کوردی بکەن، بەڵام لە بیرەوەریەکانیدا بە پێکەنینەوە دەڵێت ڕاستیەکەی ئەوان فێڵیان لە من کرد و فێری زمانی کوردیان نەکردم، تەنیا چەند وشەیەک نەبێت. لە کاتی مانەوەی لە شاخ بۆ یەکەم جار بردومانی فڕۆکە دەبینێ، بەڵام ناترسێ، وەک خۆی دەڵێ لا فڕۆکە نەدەترسام چون کە پێشتر نەمبینی بوو و نەمدەزانی چۆن بردومان دەکات و چۆن شاڕ دەکات. بۆ یەکەم جار کە فڕۆکە بردومانی ناوچەکەمانی کرد، من دەمویست سەیریان بکەم تا بزانم چۆن شەڕ دەکەن، بەڵام دیارەوە شتێکی خەیاڵی بوو، چونکە لە کاتێکدا کە من لە نزیک کوونە تەیارەکەەوە وەستا بووم بۆ ئەوەی تماشای فڕۆکەکان بکەم چۆن بردومان دەکەن، دوو کەس دەستی منیان گرت و منیان ڕاکێشای ژوورەوە. بەڵام لە مشک دەترسام، بۆیە هەرکە مشکێک بەدیار دەکەوت هاوارم دەکرد و بە پێشمەرگەکانم دەوت وەرن لێرەوە دووریان بخەنەوە، پێشمەرگەکان پێم پێدەگەنین. لە ڕاستیدا لە ماری ژەهراویش زۆر دەترسام. دوای ماوەیەک ئەگنێتا بۆ سەردان دەگەڕێتەوە بۆ سوید و وەک خۆی دەڵێ من بۆ خۆم ژنێکی لاواز بووم، لە ناوەزەنگ 5 کیلۆشم کەم کرد بوو. کە گەڕامەوە سوید لە ئاوێنە سەیری خۆمم دەکرد، وام دەزانی لە ئوردوگا زۆرە ملیەکانی ژووەکانی سەردەمی هیتلەر گەڕاومەتەوە. لەم پەیوەندەدا هومەر شێخ موسی هاوسەری لە بیرەوەریەکانیدا دەگەڕێتەوە. ساڵی 1970 بردومان کراین، شەهید و بریندارمان هەبوو. پێم وت ئەگنێتا لەگەڵ ژنەکان بچۆ گوندیکانی زەرد، وتی ناڕۆم، وتم دەبێ بڕۆیت، ناتوانم ئاگام لە تۆ و ئاگاشم لە پێشمەرگەکان بێت. هاوارم کرد بەسەریا، وتی ئەوە دەڕۆم، بەس دەبێ ئەوەش بزانی کە دەبێ ئەوە دوجارت بێت هاوار بکەیت بەسەرما. ڕێکەوتوا بوو گەڕایەوە بۆ سوید، لەوێش بە ئازایەتیەوە باسی خۆی بۆ هاوڕەکانی دەکرد کە چۆن ئازا بووە و نەترساوە، پێشمەرگایەتی چەندە خۆشە و چۆن چەکی هەڵگرتووە. هاوڕێکانی زۆر بەلایەنەوە سیر بوو، دەیانوت تۆ چۆن بەرگەی ئەو دۆخەت گرتووە. منیش بۆ خۆشی پێم دەوت ئەوە چییە؟ تۆش فێری فشەکردن بوویت؟ گنێتا دوای ساڵێک دەگەڕێتەوە بۆ کوردستان و درێژە بە کار و چالاکیەکانی دەدات. وای هەست دەکرد پەیوەندیەکی ڕۆحی لەگەڵ کورد و کوردستان دروست کردووە، بەڵام سەرڕای ئەمانەش زۆر ڕەفتاری نامۆ لە فەرهەنگی کوردەواریدا ئازاری دەدا. وەک خۆی دەڵێ هەندێک ڕەفتار بەلامەوە نامۆ بوو، بۆ نمونە هەندێک پیاوی محافیزەکار و ئاینی هەبوون ئامادە نەبوون تەوقە لەگەڵ ژن بکەن. بەتایبەتی من لە کۆمەلگایەکی یەکسانی خوازەوە هاتبووم و ئەم ڕەفتارم بەلاوە پەسەند نەبوو. هەرچەند هومەر هۆکارەکەی بۆشی کردبوومەوە، بەڵام بەرامبەر برادەرە بەرپرسەکانی ناو یەکێتی ڕەتم دەکردەوە و بە جیاکاری و بە کەم سیرکردنم دەزانی. بیرەوەریەکی تاڵم هەیە، جاروبار ئاغاکانی دەوروبەر داهات لە لای هومەر، جارێکیان وا ڕێکەوت کە من بۆ خۆم ڕاستەوخۆ قسەیان لەگەڵ بکەم. کە ویستم دەستیان لەگەڵ بدەم ئەوان دەستیان نەدا، لەبەر ئەوە گوایان من ژنم. زۆر دڵم بۆ ڕەفتارە تەنگ بوو. هومەر هەوڵیدا قەناعەتم پێ بکات کە ئەوە دابوونەریتێکی لادێیە لە ناوچەکەدا، بەڵام من هەر قەناعەتم نەکرد. کاتێک هومەر قسەی لەگەڵ هەردوو ئاغاکە کرد، یەکێکیان ڕازی بوو کە دەستم لەگەڵ بدات، بەڵام ئەوی تریان هەر ڕازی نەبوو. لە پاڵ بیرەوەریە ساڵەکاندا بیرەوەری خۆشیش هەبوو. کاتێک مام جەلال، هومەر، هێروخان و من بچوینایە بۆ ناوچەیەک یان سەردانێک، مام جەلال و هومەر پێیان خۆش بوو ئێمە پێش ئەوان ڕێگە بکەین. دەمبینی هەندێک لەو پێشمەرگانەی لەگەڵماندا دەهاتن بە هێمنی و نهێنی پێکەنینیان بەو جۆرە ڕەفتارە دەهات کە چۆن دەبێت ئێمە لە پێش ئەوانەوە بڕۆین. ساڵی 1970 ئەگنێتا و هاوسەرەکەی جارێکی تر لە ڕێگای ڕۆژهەڵاتی کوردستانەوە بەرەوتاران بەڕێ دەکەون تاوەکو بە فڕۆکە لەوێوە گەشتی دەرەوە بکەن. هاوسەرەکەی کە پێشتر سەردانی مامۆستا شێخ عیزەدین حوسەینی کردبوو، دوو نامەی ناوبراوی هێنابوو کە یەکێکیان بۆ سکرتێری گشتی نەتەوەی گرتوەکان و ئەوی تریشیان بانگەوازێک بوو بۆ ڕای گشتی جیهان دەربارەی ئەو نەهامەتی و چەوسانەوەی ڕژیمی ئێران دەرهەق بە گەلی کورد دەیکات. ئەوە هەر ئەو دوو نامە بوون کە چەند مانگ پێشتر شێخ عیزەدین ویستی بووی لە ڕێگەی کەسێک بە ناوی قەرەنی کەریمی ڕەوانەی بکات، بەڵام لە ڕێگەی تاران دەگیرێ و ئەعدام دەکرێت. لە نزیک سەردەشت پاسدار ڕایان دەگرێ بۆ ئەوەی بیان پشکنێ. شێخ موس نامەکان بە ئەگنێتا دەدا و داوای لێ دەکات بیان شارێتەوە، هەر بۆیە ژنێکی پاسداریش دەهێنن بۆ پشکنینی ئەگنێتا و داوای لێ دەکەن گیرفانەکانی بەتاڵ بکات. ئەگنێتاش کە نامەکانی لە ناو هەندێک دەسماڵی کلێنێکس لا گیرفانیدا شاردبووە، هیچ خۆی تێک نادات و بە تووڕەییەوە بە ژنە پاسدارەکە دەڵێ
ئەوە چییە؟ دەتەوێت ماشای کلێنکسەکەش بکەیت؟ ئیتر ژنە پاسدارەکە واز دەهێنێ و بەو شێوازە دەربازیان دەبێت. ئەگنێتا هەمان ساڵ لەگەڵ هاوسەرەکەی بۆ بەشداری لە کۆنگرەی چواری حیزبی دموکرات دەچێتە شاری مەهاباد. دکتۆر قاسملو کە ئاشنایەکی کۆنی لەگەڵیان دەبێ، پێشتر دووجار لا سوێت ئەوان ماڵی خۆیان بۆ دکتۆر قاسملو و هاوڕێکانی چۆڵ کردبوو ڕێزێکی زۆر لە ئەگنێتا دەگرێ و دەڵێت لە شوێنێکدا دەنێم شاو شابان و لێی نووسون. مەبەستی ئەو کۆشکەی شای ئێران بوو کە لەسەر سەدی مەهاباد پێش شۆڕشی 79 دروستکرا بوو. دواتر ئەگنێتا پێی دەڵێ لە وەتەی لە کوردستانم لە شوێنی وا خۆش نەنووسم. ئەگنێتا لە سوید بەردەوام دەبێت لە خزمەتەکانی دەست دەکات بە دەرکردنی کۆپی ئینگلیزی ڕۆژنامەی شەرارە کە ڕۆژنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. دوای چاپکردنی دابەشی دەکرد بەسەر دەستگاکانی ڕاگەیاندنی ئەوروپی و نێودەوڵەتیدا. هەروەها هاوکار دەبێت لە چاپکردن، هەڵەبڕی و دیزاینکردنی نووسراوە و بڵاوکراوەکان بە زمانی سویدی و ئینگلیزی، پاشان دابەشکردن و بڵاوکردنەوەیان. لەگەڵ چەند هاوڕێیەکی تر بەشێک لە شێعرەکانی شێرکۆ بێکەس شاعری ناوداری کورد بۆ سەر زمانی سویدی وەردەگێڕن. هاوکاتیش لە زۆربەی چالاکی و خۆپیشاندانەکان، کۆڕ و کۆبوونەوە و سمینارەکان بەشدار دەبێت. بەڵام دوای ئەوەی یەکێتی شێخ موسی هاوسەری بۆ کارێک لە دەرەوە ڕادەسپێرن، بەڵام نازانێت کارەکە نایاساییە، بۆیە بەو هۆیەوە تووشی کێشەیەکی گەورە دەبن. شێخ موس بڕیار دەدا و واز لای یەکێتی دەهێنێ. هەڵوێستی یەکێتی دۆستانە نابێت، ئەمەش کار دەکاتە سەر ئەگنێتا و بە بێوەفایی دادەنێ و ناڕەحەتی دەکات. هەر بۆیەش بۆ ساڵانێکی زۆر سەردانی کوردستان ناکاتەوە. چەند بە سەرکەوتنی ڕاپەڕینی باشووری کوردستان ئەگنێتا خۆشحاڵ دەبێ و هیوای لا دروست دەبێ، بەڵام شەڕی ناوخۆ بێئومێدی دەکات. لە ساڵی 2001ەوە بەهۆی کاری هاوسەرەکەیەوە ڕوو دەکاتە ئەمریکا و تا ساڵی 2007 لەوێ دەمێنێتەوە. دواتر ساڵی 2008 بۆ یەکەم جار سەردانی کوردستان دەکاتەوە. لەو سەردانەدا مام جەلال و کەماڵ فواد پێی دەڵێن تۆ حەقت لەسەرمان هەیە و لەگەڵمان زۆر ماندوو بوویت، دەتەوێت چیت بۆ بکەین، پەیکەر یان شەقامێک. دەڵێ قوتابخانەیەکی کچان بکەن بەناومەوە. دواتر سەردانی دوو قوتابخانەی کچان دەکات، لە پۆلەکاندا لەگەڵ قوتابیەکان قسە دەکات. بەڵام مەخابن، تا لە ژیاندا مابوو ئەم کارەی بۆ نەکرا و بە چاوانی خۆی ئەم دیمەنەی نەبینی. بەڵام لە ساڵی 2014ەوە لەلایەن مەکتەبی سیاسی یەکێتیەوە خەڵاتی ڕێزلێنانی پێشکەش کراوە. ئەگنێتا لە نزیکەوە دۆستایەتی لەگەڵ زۆرێک لە سەرکردەکانی کورد هەبووە، هەر بۆیەش لە ڕێگەی ئەوانەوە فێری برنجلێنان دەبێ. لەو پەیوەندیەدا هاوسەرەکەی دەگەڕێتەوە. ساڵی 1970 دکتۆر قاسملو هاوڕێکانی هاتن بۆ بەشداریکردن لە کۆنگرەی خوێندکاران لە ستۆکۆلم. ئاشنایەتی ئێمەش لە 1965ەوە دروست ببوو، بۆیە لەگەڵ ئەگنێتا پەیوەندیەکی باشیان دروست کرد بوو. ئەوە بوو قاسملو برنجی لێنا. کوردی ڕۆژهەڵا زۆر حەزیان لە برنج لێنانە، بۆیە ئەگنێتای بان کرد وتی وەرە با فێرت بکەم چۆن برنج لێ بنیت و بنکڕ بگرێت. ساڵی 1970 مام جەلال داوەتمان بوو. خواردنمان زۆر لێ نابوو، دەمانزانی حەزی لە خواردنی خۆشە، بەڵام بە ئەنقەس تەنیا هەندێک خواردنی دەریاییماندانا. خواردی وتی کوا خواردنی تر نییە؟ وتم نا. وتی هەستن با بڕۆینە دەرەوە خواردن بخۆین. وتم مام گاڵتە دەکەم، خواردنی ترمان لێ ناوە. هێنایان یاپراخ و پەتادە بوو. وتی ئەی کوا برنج؟ وتمان برنجمان لێ نەناوە. وتی هەستە ئەگنێتا بە یەکەوە برنجێک لێ بنێ. ئەوە بوو خۆی لێنا و ئەگنێتاشی فێر کرد. هەرچەندە ڕۆژنامەنووسێکی ئینگلیز هاتبوو بۆ گفتوگۆکردن لەگەڵ مام جەلال و شۆڕشی شەهید عەلی ئەسکەریش لەگەڵمان بوو، بەڵام ئەو برنجی خۆی لێنا و تا نەیخوارد و توێژەکەی نەکرد. ئەگنێتاش بیرەوەریەکی تایبەت لەسەر شێخ موس دەگێڕێتەوە. دەڵێ ڕۆژێک لە مەتبەخ نانی ئێوارەم ئامادە دەکرد. هومەر بە دڵێکی خۆش هاتە ژوورەوە وتی سیر بکە ببینە چیم هێناوە. سیرم کرد لە عەلاگەکەی دەستیدا چ ببینم. سەری مەڕێکی بە خوێنی لە ناودا بوو. لە ترسا حەپەسام و وتم ئەم شتە لە من دوور بخەوە، با نەیبینم. ئەو ئێوارەیە بە تەنیا بۆ خۆی سەری مەڕەکەی لێناو خواردی. پرسی کورد بەلامەوە پرسێکی زۆر ڕەوایە و باوەڕی تەواوم بە خەباتی گەلی کورد هەیە. ئەم نەتەوەیە زۆری چەشتووە و مەینەتی زۆری بینیوە لە پێناو بەدەسێنانی مافە دیموکراتیە سەرەتاییەکانی. زۆریان قوربانی داوە لە پێناو ئازادی و سربەخۆیی و خەباتەکەیان زۆری خایاندووە. لە ڕوانگەی منەوە کۆمەڵگەی نێودەوڵەتی بزوتنەوە و بەرپرسە کوردەکانیش بەرپرسیارەتیان دەکەوێتە ئەستۆ.
ئیتر کاتی ئەوە هاتووە ڕێگەی باش و ئاشتیانە بۆ ئەم پرسە گرنگە بگرنە بەر. لە شاخ پێشمەرگە بووم هەستم دەکرد زیاتر کوردم و هەر وەکو یەکێکی خۆیان تەماشایان دەکردم. ئەمە بژاردەی خۆم بوو کە سویدم بەجێهێشت. دەمزانی کۆمەڵی کێشە ڕوبەڕووم دەبێتەوە، بەڵام بە هیچ شێوەیەکیش لەوەی هەڵمژارد پەشیمان نیم. دەرەزا ئەم ڕاستیانە بۆ من نامۆ بوون، زۆرم دەربارەیان نەدەزانی، بەڵام دواتر و ئێستاش هەموو شتێکم لاڕوونە. هەرگیز ئەو پێشمەرگانم بیر ناچێتەوە کە لە کاتی بردومانی فڕۆکە عێراقیەکان لە ساڵی 1970 شەهید و بریندار کران. هەروەها مامەڵەی پاسدارانی ئێرانم لەگەڵ کوردانی ڕۆژهەڵات هەرگیز لەبیر ناچێتەوە. هەندێک جار بەلامەوە قرسە تێبگەم لەو ناکۆکی و نەگونجانەی کە هەیە و هەبووە لە نێوان کەسە بەرپرسەکان. هەروەها ئەو گەندەڵیەی کە لەم ساڵانەی دواییدا لە هەرێمی کوردستان هەیە. زۆر جار دەپرسم باشە چۆن دەبێت ئەو کەسانەی کە ئامادەی بەخشینی ژیان و هەموو شتێکی خۆیان بوون لە پێناو ئازادی گەل و وڵات ئێستا ئەو هەڵانە بکەن لە پێناو بەرژەوەندی کەسی و شەخسی خۆیان. بۆچی گەندەڵی دەکەن؟ من ئیتر تەحمڵ ناکەم. ئەوە خەتای سەرکردایەتی بزوتنەوەی کوردیە کە 10 ساڵ جارێک کارەساتێک بەسەر ئەو میلەتە دێت. ڕاستە کۆمەڵگەی جیهانی خەتای هەیە، بەڵام سەرەتا ئێوە خۆتان خراپن. ئەگنێتا و شێخ موس منداڵیان نییە، هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ شێخ موس کە سەرەتا ڕازی نابێ منداڵیان هەبێ. دواتر کە بڕیار دەدەن ئەگنێتا بەهۆی توشبوونی بە شێرپەنجەی ڕەحم منداڵی لەبار دەچێت. هەر بۆیە ساڵی 1988 دوای ڕوودانی کارەساتی کیمیابارانکردنی شاری هەڵەبجە لەگەڵ هێرۆخان قسە دەکەن کە کچ و کوڕێکی هەڵەبجەییان بۆ بدۆزێتەوە بۆەوەی ئەمان بەخێوکردن و سەرپەرشتیان وەستۆ بگرن. ناوبراو منداڵەکان دەدۆزێتەوە و خێزانەکەیان ڕازی دەکات، بەڵام دواتر خزمەکانیان پەشیمانیان دەکەنەوە. لەم ساڵانەی دواییدا هەردووکیان کە خانەنشین ببوون بڕیار دەدەن پرۆژەی بیرەوەریەکانیان بنووسنەوە. ئەگنێتا وەکو سوێدیەک و ژنێکی ئەوروپی کە لەگەڵ هاوسەرەکەی سەردانی عێراق، سووریا، تورکیا، ئێران و کوردستانی کردووە هەست و بیر و بۆچوونی خۆی بنووسێ. هاوسەرەکەشی وەکو کوردێک کە لە سوید و بریتانیا ژیاوە بیر و بۆچوونی خۆی بنووسێ. ئەگنێتا 6 لاپەڕەی دەنووسێ، بەڵام بەداخەوە تەواوی ناکات و مردن بەرەوکی دەگرێت. هەروەها شێخ موس باسی پرۆژەیەکی تر دەکات و دەڵێ ئێمە هەمیشە یەک حسابی بانکیمان هەبووە، بۆیە ئەو پارەیەی ئەو لە باپیر و باوک و دایکی بۆی ماوەتەوە، هەروەها منیش هەندێک پارەم هەیە و دەبێ ئەم خانوەش کە تێیدام بیفرۆشم و بیکەمە شوقەیەکی بچووک و پارەکەشی بخەمە سەر حسابەکە. ئەم فەندە بۆ ئەوەیە دوو خوێندکارێکێکیان سویدی بێت و بێت لا کوردستان بخوێنێ، ئەویتر بە پێچەوانەوە و ئێمەش تێچووەکەی دابین بکەین. لای پارێزەر وەسیەتمان کردووە و ئیمزامان کردووە و دامان ناوە. لەو بارەیەوە کە سوکاریشمان لەو پرۆژەیە ئاگادار کردووەتەوە. بەڵێن ساڵح ڕۆژنامەنووسی کورد کە ساڵانێک هاوڕێی نزیکی شێخ موس و هاوسەرەکەی بووە لەسەر ئەگنێتا دەڵێت درەختێک لەو پەڕی دنیاوە سەفەری ئەم نیشتمانە مەلولەم دەکات و خۆشی دەوێت. گۆرانیەک لە ڕۆژاوای لێوان لێو لە ئاوازی قەشەنگ باریکە ڕێگەی مان و نەمانی ئێمە دەگرێتە بەر و لامێزی دەگرێت. ئاسمانێک زێدی خۆی دەپێچێتەوە و لە کوختێکی ئەو بنارانەدا لە ئایندە دەڕوانێت. ئەگنێتا هەموو جیهان دەکاتە شیرینترین نوقلی دنیا و عەشقی هومەری شێخ موس و نیشتمانەکەی پێ ئاو دەدا. مە کورتترین ناسنامەی ئەگنێتایەکە لە کورد کورتتر و لە مرۆڤیش مرۆڤترە. عومەر شێخ موس لەبارەی هاوسەرەکەیەوە دەڵێ ئەگنێتا مرۆڤێکی بە شەخسیەت و لە هەمان کاتدا کە لە ڕق بوو. ڕەبوونەکانی زۆر ببوون لەم ساڵانەی دواییدا. خۆش بوو زۆرتر لە ماڵەوە بمێنێتەوە. دەبوو بە زۆربی بەمە پیاسەکردن. هەستم دەکرد تووشی خەمۆکی و ڕووخان بووە. جگەرەی زۆر دەکێشا. شەوێک چوو بۆ دەشۆر کاتێک گەڕامەوە ئەویش چوو. من چاوم چوو بووە خەو لە پڕ بە ئاگا هاتم هێشتا نەهات بووەوە. چووم لە دەرگای دەشۆرەکەمدا و بانگم کرد ئەگنێتا تۆ باشی؟ وتی باشم بەڵام وەرە هاوکاریم بکە ناتوانم هەستم. باوشم پێدا کرد. ئەو هەستا بەڵام ئەژنۆکانی ڕێگەیان نەدا و دووبارە کەوتەوە. لەو کاتەدا دوا هەناسەیدا و لە باوشی خۆمدا کۆچی دوایی کرد. ئەو شەوە تاڵە 20 نۆڤەمبری 2019 کاتژمێر 5:50 بەیانی بوو.
بەبێ ئەو زۆر هەست بە تەنیایی دەکەم، بەتایبەتی کە لە هەمان ماڵدا ماومەتەوە و دەبێ بیفرۆشم. کە دەچمە سەرگۆڕەکەی هەواڵی دەپرسم و بۆی باس دەکەم کە چیم کردووە. هەواڵی کە سوکاری پێ دەڵێم. لە هەمووشی گرنگتر داوای لێبوردنی لێ دەکەم کە هەندێک جار فەرامۆشم کردووە. بەڕاستی سەرباری ئەوەی کە من کابرایەکی شۆڕژگێر و سیاسیم بەڵام نەمزانی بوو کە لایەنێکی زۆر سۆزداریشم هەیە. من نیشتمانی یەکەمم کوردستانە، دواتر بەهۆی ئەگنێتاوە سوید بوو بە نیشتمانی دووەمم. بەڵام ئێستا حەز دەکەم بڵێم نیشتمانی من ئەگنێتایە و قەبری تەنیشت ئەویشم کڕیوە و دەمهوێت لە پاڵ ئەودا بنێژرێم و هاوڕێکانم لەوە ئاگادار کردوتەوە. ئەوان ناڕازین و دەڵێن دەبێت لە سلێمانی بنێژرێت کە سوکاریشم هەمان گلەییان هەیە و دەیان هەوێ لە ڕۆژاوای کوردستان بم. بەڵام من بڕیاری خۆم داوە و دەمەوێت لە تەنیشتی نیشتمانەکەی خۆمدا بنێژرێم. ئەوەندەی نان بیری برسی و ئەوەندەی ئاو بیری تین و ئەوەندەی شەهید بیری مناڵی و ئەوەندەی زیندان بیری ئازادی و دەرێ ئەکات بیری ئەەکەم. بێگومان ئەوە عشقی هومەر شێخ مووس بوو کە ئەگنێتای ڕاکێشا بۆ تێکەڵبوون بە بزوتنەوەیەکی پڕ لە کەند و کۆسب، هەوراز و نشێ و سەرکەوتن و داکەوتن وای کرد ببێت بە بەشێک لە ئێمەی کورد. هەرچەند بێوەفایی سەرکردەکانی شۆڕش لە باشوور پاشگەزی نەکرد لە خزمەت و پشتیوانیەکانی لە کورد. بەڵام وەفای ڕاستەقینەی هومەر بۆ ئەگنێتا وانەیەکی گەورەیە بۆ تێگەیشتن لە پەیوەندی نێوان عەشق و سیاسەت، خۆشەویستی و دەسەڵات کە ڕاگررتنی هاوسەنگی نێوان ئەوانە لە کەسی دەگمەنی وەک هومەر شێخ مووس دەبەشێتەوە. آگرکتیه دلمن خوناکه و چابمن آگرکتیه دلمن خوناکه و چابمن چماتش من دور کتی بجرون یا چابنن چماتش من دور کتی بجرون یا چابنن رندامن گورامن چند ساله لمیاتم ولی 40 سال بنداتم رندامن گورامن چند ساله لمیاتم ولی 40 سال بنداتم